پەیوەندی نێوان هەڵاوسانی پرۆستات و فتقی بنڕان چییە؟ بەنای خی گەورە و میهرەبان بە ڕێزان خۆشەویستان. هەڵاوسانی پرۆستات زۆر جار دەبێتە هۆی دروستبوونی فتقی بنڕان. فتقی بنڕان معلومە لای هەمولایەک بە کورتی کونبوونی دیواری سکە بەهۆی بەرزبوونەوەی فشاری ناوسک. ئەوانەی هەڵاوسانی پرۆستاتیان هەیە و میزکردنیان ناڕەحەتە بۆ ماوەیەکی دوور و درێژ فشارێ دەخەنە ناوسکیان بۆ ئەوەی میزەکەیان پێ بکرێت. دەرئەنجام ئەبێتە دروستبوونی فتق. چارەخوازی ئەمڕۆبان هەمان کێشەی هەیە. فتقی بنڕانی هەیە و پرۆستاتیشی هەڵاوساوە کە باسمان کرد ئەو پرۆستاتە بووەتە هۆی دروستبوونی فتقەکە. بۆیە بڕیارماندا بە یەک بەنج هەردوو نەشتەرگەرەکەی بۆ بکەین، سەرەتا لە ڕێگای ناوسوڕ و پرۆستاتەکەمان بۆ لابرد، دواتر فتقەکەی بۆ چارەسەر دەکەین و شەبەکەی بۆ بەکاردێنین بە هیوای سەلامەتی بۆ هەمولایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.